لحديثك صحيح مسلم ده هاتو ده فرمي جاري وهي چەند چرکەیەک ساتێکی کەم بێئاگایە دێ بەسەر دڵما بێئاگاییەک یەکسەر دەڵێم خوایان لێم خۆش بە 100 جار دەڵێم ئەستەغفر الله 100 جار پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەنها چەند چرکەیەکی کەم لە خوا غافڵ بێ زیکری خوا نەکا 100 جار دەڵێ ئەستەغفر الله خوای لێم خۆش بە چونکە من کەمێک لە تۆ غافڵ بووم ئەی ئێمە ئەبێت چەند ملیۆن جار بڵێن ئەستەغفر الله چونکە خوامان لەبیر چۆتەوە چونکە ئەوە حاڵی زۆر بەمانە کا زیکری خوامان کردو کێمان ئەم شەو 100 جار وتمان سبحان الله کێمان ئەم شەو سورەتی تەبارەکمان خوێنا بۆی خوا لە عەزابی قەبر بمان پارێزێ کێمان ئەمڕۆ سورەتی کەهفمان خوێنا بێتە ڕووناکیە بۆ دنیا و قیامەتمان کێمان ئەمڕۆ 100 جار زیکری خوامان کرد کێمان ئەمڕۆ 10 جار وردمان ئەستەغفر الله 10 جار ئەو حاڵی ئێمەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەگەر وای کردبی ئێمە ئەبێ زیاتر بکەین ئێمە زیاتر ئەبێ خۆمان ماندووکەین نایە بڵێن وەک ئەومان پێ ناکرێت ڕاستەکە هێشتێ وەک ئەو پێ ناکرێت بەڵام دەتوانی بڵێ ئەستەغفر الله بۆ ناتوانی زمانت نییە ئەی بۆ بە قسەکردن عیبت نییە بۆ بە سەعات تەلەفۆنەکەی عیبت نییە ناتوانی بەس چارێکی زیکری خوا بکەی دڵەکانمان ڕق بووە فويل للقاسية قلوب من ذكر الله خواهي قرد فرمي ويل بو كسانه بك لذكر خوادا غافلن بآغان دليان رقبو ويل تياچون بو كسانه بك كذكر خواناك اگه توش رجانا ذكر خوات نكرد هند جار ام موبايل داننا وعرزك برو غرفيك وبخوت قرآن بخير يقول قرآن بقرا يا بي يقول قرآن اقرا تشارك نيو ساعات رجانا جزء قرآن بخير رجانا قرآن دزانيت ام موبايل تاو نابيك بحريك وايا أبي خند جات تو وازي لبيني تو طلاقي دي تو لي جابي تو إهمالي كي أجينا أو وازلتو نايني تو أتواني وازي لبيني بلام ضربوا بسر فكر هوش معنا بداخوا